دیارە 50 کەسن 30 کەسیان بۆ سنتەری ئۆتیزم و سنتەری شیاندنی خاوەن پێداویستی تایبەتە لە پارێزگای هەڵەبجە 20ەکەی کەشیان بۆ بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرێکاران پارێزگای هەڵەبجەیە. بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە بۆیە بە نوێنەراتی خاتووکوێستان هاتوونێتە ئێرە و خۆشی لە سەرەتای پرۆسەکەوە بە وردی چاودێریەکە لە هەر شوێنێک بزانین هەڵەیەک هەبووە یاخود ئێمە زۆرترین کێشەی ئێمە بەداخەوە ئەوە بۆ کە زانیاری ناڕاستدراوە لە شوێنی نیشتە جێبوون و هەندێشتی تر بۆی ئەوانە ئەگەر بۆمان بسەلمێنن ئەو بەڕێزانی کە سکاڵایان هەیە بە دڵنیاییەوە خۆهاتنی ئێمەش بۆ ئێرە بۆ ئەوەیەکە لەکوێ بزانین حەقی یەکێک خوراوە بۆی بگەڕێنینەوە. ئێمە لە خاڵبندەکە هەنێ ڕەخنەمان هەبوو هەنێک خاڵ هەبوو کە ئەبووە قسەمان لەسەر بکردایە و هەروەها خاڵبندی لیژنەکەش کە سێسە خاڵی لەسەر بوو بە مەش ناڕازی بووین چونکە حەقی هەنێک کەس ئەخورا بە پێ ئەم پێوەرە. دوایەوە ئێمە داوایان کرد بە پێی پێوەرەکەی شەڵات ئێوارە ناوەکان ئالان نەکرێت و بە پێ ئەو پێوەرە ئێمەش ئاعترازمانە بێت.